ساڵ هات و ساڵ ڕۆی پاش پتر لە دەیەک چالاکی ناوکی پاش نیگەرانیەکی زۆری کۆمەڵگای جیهانی پاش مزاکراتی زۆر و هاتوچۆی زۆر پاش تەحریم و گەمارۆ و پاش وەزعی خراپی ئابووری و گەلێک دەرد و ڕەنج و مەینەتی خەڵکی ئێران ناتوانن ئەو هەموو داڵدەی تێرۆریزم بدەن و لە دنیا هەر ڕۆژە بۆمێک لە دنیا بتەقێننەوە. دیقەت بکەن هەر وەکو چۆن لابردنی تەحریمە ئابووریەکان ئەویش ئەو بەشەی بە پەروەندەی ئەتۆمی مەربوتە بە قیمەتی پاشەکشەی ئەتۆمی بوو، سازان لە بواری ناوچەی ریژدی جیهانیشدا بە قیمەتی پاشەکشەی گەورە و بەرچاو لە ئەم بواری سیاسەتی ناوچەی جیهانیان تەنها دەتوانێت بەدەست بێ. ئەمن پێم وایە خۆشحاڵیەکی خەڵک یا جەماعەتی چەند هاتنە دەرێ بێزگە لەوانە ئەوەی لە ماڵی خۆشی دانیشتۆی خۆپیشاندانێکی نەکرد ڕەنگ بێ خەڵک پیان خۆش بێ. بەو حیسابەی پیان وابێ کە گرانی کەم دەبێتەوە، کار زۆر دەبێ، وەزعی اقتصادی ئێران چاتر دەبێت. ئەمن ئەوە بە تەئید و پشتیوانی لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی نازانم. ئەوە خۆشحاڵیە لەوەی کۆماری ئیسلامی دەستی لە یەکێک لە سیاسەتەکانی خۆی هەڵگرتووە. ئەوە بە تەئیدی جمهوری ئیسلامی دەزانم کە بێن مەسەلەن لە خەتی مزاکراتی نەوعی سەعیدی جەلیلی پشتیوانی بکەن، چون خامنەی مەگەرەوە خەتی نەبوو. ئێران چۆن لە بەرابەر هەڵبژاردنێکی زۆر سەخت دا قەراری گرت بۆەوەی ئایا ئەمە ئیمزاکە یان نا بزانین سێمانجیلی کە دەیکیان نا ئێستا چوارچێوەکەی قبول کردووە لە بەرابەر ئینتیخابی زۆر سەختیشدا قەرار دەگرێت بۆی سیاسەتی ناوچەی خۆی بگۆڕیان نا. کێشەی جمهوری ئیسلامی لەگەڵ ناوچە زیاد دەکا کەمی ناکە. ئەخ عەرەبستانی سعودی کە ئێران ئێستا بەرنامەی ئەتۆمی هەیە لێی ناترسێ دەچێ هێرشی هەوایی دەکاتە سەر لایەنگرانی جمهوری ئیسلامی سبەینە بەرنامە ئەتۆمیەکەشی نەمێنێت ترسی بۆ دەمێنێت تازە. بەڵام بەستراوەتەوە بەوە ئەوان دموکراسی نادەن. ئەم ڕێککەوتنە ئەم ئەگەر ڕێککەوتنی نهائیش بێ قەتعەن نابێ ئەو چاوەڕوانیەمان بێ کە جمهوری ئیسلامی ئۆتۆماتیک بڵێ جا چونکە لەگەڵ خارج سازاوم با لەگەڵ خەڵکی خۆشم ڕوویەکی خۆشترم بێکرانەوەی سیاسیم بێ پێم وانیەن شتی وا ڕوو بدە. بەڵام ئاسیب پەزیرترە لە بەرابەر جومبشە کۆمەڵایەتیەکاندا، ئاسیب پەزیرتر و زەعیفتر و شکەنەندەترە لە بەرابەر بزوتنەوە حەقخوازانە و مافخوازانەکاندا لە ئێران. بۆیە بەستراوەتەوە بە خەڵک، بەستراوەتەوە بە ئێمە بە هەمومان بە معنای پاشەکشەیەکی گەورە دەبێ بۆ کۆماری ئیسلامی. ئەم پاشەکشەیە گەورەیە گەورەترین فرسەت دەخڵقێنێ بۆ بزوتنەوەی ناوخۆیی لە ئێران.